هەردووکمان خەڵکی شارێکین هەردوو بۆ یەکتر ئاسووتین هەردوو کوشتەی ئازارێکین ڕۆژێک لە تۆ هەولێر دوور بم دوور لە خەم و لە ئازارم چی بکەم لە شارانی دنیا دوور لە هەولێر دوور لە یارم چی بکەم لە شارانی دنیا بەبێ هەولێر بەبێ یارم دەمت خۆش بێ وەڵایم بۆ خۆم دیارە با لە لیژنەی پرسم بزانم لیژنە وەڵاهی من بەڵێ ئەمیش دەڵێم بەڵێ منیش دەڵێم بڵێ بەێ تاوە هەمووی دەڵێ بەڵێ پیرۆزە سەرکەوتوبی ئەزبوونێکی چۆن بوو؟ زۆر باش و زۆر دڵخۆش بووم بەو نەتیجەیە و یا سەرکەوتم بۆ بەشداربەکانی ترخوازم گوتت ئەگەرچی پێنج زەنگی بەڵێت بەدەستێناوە بەڵام گوتت سترێسم هەبوو نەمتوانی وەگەوەی کەم خۆم ئەتوانم لەسەر شان و گۆرانیەکە بڵێم چووکە بیدات هەروایە تۆ سترێسەبی بەس تەمە ناکەم بۆ مەراحلەکانی تر و باشتر دەرکەوم و لە مستەوای تمۆحی